کۆتاییاتنی شەڕی داعش و پشوەکانی جەژن و جوانی سروشتی ناوچەکە وای کردووە هاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە قەرەباڵغتر بێت و ڕێژەی سەردانی هاوڵاتیان و گەشتیارانی بۆ سنوورەکە بەرز کردوێتەوە. لە ئێستادا هاوڵاتیان سەردانی ناوچە فێنکەکان دەکەن، لەگەڵ ئەوەشدا داوا دەکەن زیاتر ئاور لە هاویناوارەکان بدرێتەوە و خزمەتگوزاری بۆ دابین بکرێت. احنا من ديار باقوبة وجينا سياحة. من لە باقوبەوە هاتووم. پارێزگاکە خۆش و دڵگیرە. ناوچە گەشتیاریەکانی زۆر خۆشە. سوپاس بۆ هەموو لایەک. لێرە پلەکانی گەرما زۆر نزم و جەوێکی فێنکی هەیە. کەشوهەوایەکی زۆر خۆشە. وەڵا ماشەڵا گەرمایەکی زۆر هاتووە. ئیتر بۆ بەهۆی ئەوە ئێرە زۆر فێنک و خۆشە هاتوون جەیەک لێرە بگۆڕن. زۆر دڵگیرە بەڵام هیوادارین ئینشەڵا شتی باشتری بۆ بکرێ. چونکە زۆر قەرەباڵغە خەڵکێکی زۆریت بۆ ئێرە. داواکاری لە هاوڵاتیانیش بۆ خۆیان یارمەتی دەربن و پاکوتخایەنی پارێزنی ناوچەکە. سەبارەت بە شوێنە گەشتیارەکە وەکو شوێنێکی زۆر خۆشە وتم ئەحمەد ئاوا سەرچاوەی زەڵم بەڕاستی شوێنەکە تا بڵێ خۆشە بەڵام ئەگەر بکرێ خزمەتگوزاری زیاتر و ناوچەکە زیاتر خزمەتگوزاری زیاتر بکرێ لەو قەناعەتەم گەشتیاری زیاتر ڕووی تێ بکات. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 35 هاویناوار و ناوچەی گەشتیاری هەیە و بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە ئەم ساڵ زیاتر لە 35,000 گەشتیار ڕوویان لە هاویناوار و ناوچەکانی هەورامان و هەڵەبجە کردووە. بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجەش دەڵێت بەهۆی کۆتایی شەڕی داعش و کردنەوەی سنوورەکانی نێوان هەرێم و ناوەڕاست و باشوور ڕێژەی گەشتیار زیادی کردووە و بە نزیکبوونەوەش لە جژنی قوربانی پیرۆز ڕێژەکە جیاواز لە ساڵی ڕابردوو بەرز دەبێتەوە. تەنها پلەی گرمی نییە کە کاریگەری لەسەر زۆربوونی ڕێژەی گەشتیار هەیە لەم ساڵدا خۆتان نەزان لە ئێستادا شەڕی داعشیش خەریکە بەرەو کۆتایی ئەچێ ئەوەش یەکێکە لە هۆیەکارەکان چونکە زۆربەی گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراقەوە نەتوانین بڵێن دەواازە سنووریەکانی نێوان ناوەڕاست و باشوور کراونەتەوە. ئێستا خۆشبەختانە بە پێشبینی ئێمە ئەوەی کە چاوەڕێیەکەین لەگەڵ نزیکبوونەوەمان لە جەژنی قوربان ڕێژەی گەشتیار لە چاو پارساڵدا بە ڕێژەیەکی بەرچاو لە بەرزبوونەوەدایە. سروشت و هەڵکەوتەی هەڵەبجە و هەورامان بە شێوەیەکە دەیان ناوچەی گەشتیاری و هاویناواری تێدایە بەڵام بەوەی شەڕی داعش و قەیرانی دارایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و خراپی بژێوی ژیانی هاوڵاتیان وای کرد لە چاو گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراق هاوڵاتیانی هەرێم کەمتر ڕوو لە ناوچە گەشتیاری و هاویناوارەکان بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاویناواری ئەحمەد ئاوا.